عزیزانمان لە تەوری یەکەمی پرۆگرامەکەمان لەگەڵتان دەبین و باز لە تەورێکی تەندروستی دەکەین. بگومان لە ڕۆژگاری ئەمڕۆماندا کە من ئەوانەی کە ئازاری شان و ملیان نەبێت و بەدەست ئەو ئازارەوە نەناڵێنن و زۆر هۆکاریش هەیە کە ئەبێتە هۆی ئازاری شان و مل. یەکێک لەو هۆکارە باوانەی کە لە ڕۆژگاری ئەمڕۆماندا و لە هەرێکێکماندا بوونی هەیە هۆکارەکە بریتە لە دانیشتنی ناتەندروست واروەها زۆرمانەوە بە دیار ئایپاد و مۆبایل و لاپتۆپەکانمانەوە کە شان و ملمان وەروەها شێوازی دانیشتەکانمان لە چەند بۆ چەند کاتژمێرێک یاخود بۆ ماوەیەکی درێژ بە یەک شێواز دەبێت. ئەمەژی کە لە هۆکارە سەرەکانی ئەوەی کە ئازاری شان و ملمان بۆ دروست بێت لەگەڵەوەی کە کۆمەڵێک هۆکاری دیکە و کۆمەڵێک ڕێگری دیکە هەیە بۆ ئەوەی کە ببێتە هۆی ئەوەی کە ئازاری شان و ملمان بۆ توش بێت. جا باز لەوە دەکەین بزانین ئایا هۆکارەکانی ئازاری شان و مل چین و لە چ تەمەنێکەوە دەکرێت ئەم ئازارانە کە لە شان و ملدا دروست ئەبن ببنە هۆی گرفتی تەندروستی و وەروە بنە هۆی نەخۆشی و ئایا دەکرێت ئێمە بە چ شێوازێک ڕێگری بکەین لەوەی کە ئێمە تووشی یاخود دووچاری ئازاری شان و مل نەبینەوە. گفتوگوی ورد لەسەرم بابەتە دەکەین با میوانداری محەممەد پشدەری پسپۆری چارەسەری سروشتی کە لە سەوتە لەگەڵ ئامادە بوون لەگەڵەکەتان کە مەسیام جارە ئێمە دیدار لەگەڵ بینەرانتان دەکەین بۆ پێشکەشکردنی بەرنامەیەک لەسەر بوارەکانی چارەسەری سروشتی. بەڕاستی چارەسەری سروشتی بەناغەیەکی سەرەکی تەندروستیە بەڵام بەداخەوە دەستگاکانی ڕاگەیاندن وەک پێویست ئیختی گرنگیان پێ نەداوە. بەڕاستی زۆر بەخێر خۆشحاڵی پاسان دەکەین. کاک محەممەد باسێکمان لە ئازاری شان و مل بۆ بکە. ئازاری شان و مل چێوە ئایا پەیوەندیان بەیەکەوە هەیە بۆ ئەگەر شان بێشێ بیداتە ملت و دواتریش ملە بێشێت؟ خۆی پێشەوە دەبێ بزانین ئەم ئێسقانە ڕقە کوێیە یعنی ئەم ملە چییە چۆن پێکاتوە. بڕبڕەکانی مل پێکاتوە لە حەوت بڕبڕە. بڕبڕەی یەکەم کە پێی دەڵێن ئەتلەس وەکو عەمودێک وایە قورسایی سەر ڕادەگرێ. بڕبڕەی دووهەم محوەرە ئەوە یارمەتی سەر دەدا بۆ ئەوەی بتوانین بەلاکانی کەدا بیجۆڵێن. پێنج بڕبڕەکەی تر یارمەتی دەرن بۆ جوڵە بۆ وەستاندنی بە بڵێن کە لەسەر. لە نێوان هەر بڕبڕەیەک و بڕبڕەیەک دەمارێک بەندی و دەمارێک بەندی و داشۆر بۆتەوە خوارەوە بەرەو سینگ و قۆڵ و ناوشانەکانمان دەچێت. کە من بڕبڕەکان زۆر بە جوانی پێچراونەتەوە ینی خوا ئەم شوێنە نوخائی شەوچی یان پەتکە دڕێک کە مادەیەکی نەرمە بە ناوەڕاستی بڕبڕەکاندا دەڕوە خوا وای کردووە ینی ئەم بڕبڕانە بە شێوەیەکی وا پێچراوەتەوە کە زەختێکی بە هیچ شێوەیەک زەخت نەچێتە سەر پەتکە دڕێک نوخائی شەوچی ئللا لەو حاڵەتانەدا نەبێت کە بە زیادەڕۆیی بەکاردەهێنرێت. طبعا هەر گۆڕانکاریەک لە گۆشتەکە ینی لە ماسوولکەکان یان لە دەمارەکان یان لە بۆ ڕێخوێنەکان یان لە بڕبڕەکە خۆی ینی ئەو بڕبڕەیە کە تێک دەچێت و تووشی سوان دێت و کیژاییەک دروست دەکات یان ئەو کرکراگەیەی کە لێ نێوانی بڕبڕەکاندایە لە نێوانی هەر بڕبڕەیەک و بڕبڕەیە کرکراگەیەکەیە. ئەم کرکراگەیە وەکو ئەو واشەرە وایە کە دەخینە بینی دوو بڕغ و بۆی یەکتر نەخوا خوش ئەم بڕبڕەیە ئەم کرکراگەی بۆ داناوێن بۆ ئەوی بڕبڕەکان یەکتر نەخۆن. ئەم کرکراگەیە لە شێوەی دینکی سێ وایە دینکی سێ و ڕقە بەڵام ئەگەر بیگوشین ئاوی تایە. ئەم کرکراگەیەش ئاوێکی تایە نەواتێکی تێدایە. هەندێک جار لە نەتیجەی ئەو زەختە زۆرەی دەچێتە سەر بڕبڕەکان بەشێکی لەو ئاوە دەردەچێتە دەرەوە کە هاتە دەرەوە یا کرکراگەکە تەبەن بی لە سەرەتادا زەئیف دەبێ بۆی مەجای ئەوە هەبێ بڕبڕەکە بنیشێتە سەر یەک کە نیشتە سەر یەک بەشێک لەو ئاوی کرکراگەیە دەردەچێتە دەرەوە و ئەگەر زەختی خستە سەر ماسوولکەکان برینداری دەکات و ئازارت دەبێت. ئەگەر زەختی خستە سەر دەمارەکان سڕبوون دروست دەبێت یان تووشی شەلەل دێ لە هەندێک جار ئەگەر بڵێن زۆر بوو. ئەگەر زەختی خستە سەر بۆ ڕێخوێنەکان جێش دەبێت کەواتە تێکچوونی بڕبڕەکانی مل ئەم نیشانانەیان تێدایە. ئازار جا لە سەردا بێ یان لە ملەکە خۆی یان لە شان و ملدا هەبێ. دووهەم گێژبوون هاژەهاژی گوێچکە بەرزبوونەوەی پاڵە پەستۆی خوێن هەموو ئەم نیشانانە دەردەکەون کاتێک گۆڕانکاریەک لە ناو کرکراگەکە یان لە ناو بڕبڕەکاندا ڕوو دەدات. باشە باست لەوە کرد ئەمانە نیشانێکی گرنگن بۆ ئازاری شان و مل. کەسەکە چەندێک ئەم نیشانانی تیا ئەبێ و پێویستە دەست بەجێ بڕات بۆ چارەسەری سروشتی یان سەردانی پزیشکی بکە؟ ئایا ماوەیەکی زۆر بەم ئازارەوە ئەناڵێنێ؟
خۆی گرفتەکە لەوەدا طبعا ئەمە لێک هەندێک حاڵەتی دامی سیارە یان ملتەقاندن یان زەختێکی زۆر بەرسەری ئینسانەکە بکەوێ لە دامی سیارە و لە کەوتنە خوارەوە ئەوانەدا نەبێ هەمووی وردە دەست پێ دەکەیانی شتێک نییە شەوقۆتوم و بەیانی هەستم ئەم نیشانە نەمتیان ئازارەکان لە پڕنین درێژخانن زۆرجار ئیلا لەو حاڵەتانە نەبێت کە شتێکی ما باقی هێواش دێت بەس گرفتەکە لە چدایە ئێمە وا ڕاهاتوین بۆ هەموو نەخۆشیەکان نەک بۆ مەسەلەی مەسائل ڕۆماتیزمەکان هەتاکو نەگادەتینمان خەم ناخۆین کە گەیشتتین تینیشمان حەز دەکەین ئەم شەوە تا بەیانی عەلەممانتیان نەمێنێ کە ئەمە چۆن دەڵێ سابق المستحیلات لە کاتێکا بماوەیەکی درێژ ماشمان لێ هاتووە. زۆر باشە کاک محەممەد هۆکارەکان چین کە بێتە هۆی ئەوەی کە ئەو کڕکراگەیە بۆ شێوازیا خۆت بڕبڕی ملمان بۆ شێوازە دووچاری کێشە بێتەوە وەروە ئازارمان توش بکات. ئەگەر باسی عەمودێکی ماڵام کەین بۆ بینێرانمان لێمان تێبگەن لە ماڵان لە بینەکاندا پایدادنی ئەگەر پایەکە تەشبیهکەین بە فەقەرەکانی مەل ئەو چەو چیمەنتۆیە کە تێی دەکەن بۆ ئەوەی ڕێگ ببێتەوە و نەتەپێتە سەر یەک بریتە لە ماسوولکەکان شیشەکە بریتە لەم فەقەرانەی کە ڕایگرتووە باشە هەر کاتێک گۆڕانکاری لە ماسوولکەکانی مل لا ڕوویدا ماسوولکەکانی مل هێواش بوونەوە زەعیف بوون بێتوانە بوون توانای ڕاگرتنی سەریش کەمتر دەبێتەوە. ئەگەر یەک نمونەی بەسیتت پێ بڵم من ئێستا ئاوا دانیشتووم ئەو قورسایی لەسەر بڕبڕەکانی ملمە تەبەن قورسایی سەر باز دەکەم ئێستا با بڵێن ئەگەر 7 کیلۆ بێ ئەگەر یەک تۆز ئاوا شۆڕم کردەوە دەگاتە 9 کیلۆ تۆزێکیکە شۆڕم کردەوە دەگاتە 12 کیلۆ ئەگەر ئاوا دامنا دەگاتە چەند دەگاتە حدودی 20 کیلۆ قورسایی لەسەر ڕای ناگرێ ماسوولکەکان ئەگەر بە قووەت بن ڕای دەگرێ بەس ئەگەر ماسوولکەکانمان زەعیف بوون بەسەرە و بەسەرەکانی دیوی ناوە ئەوەی بڕبڕەکان بەیەکەوە دەبەسێتەوە زەعیف بوون ئەم قورساییە دەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کە گۆڕانکاریەک لە ناو بڕبڕەکاندا ڕوو بدات جاوەکو عەرزم کردی اینجا زەختەکە دەچێتە سەر ماسوولکەکان یان بۆ ڕێخوێنەکان یان دەمارەکان ئەگەر بەر ماسوولکەکان کەوت ئازار هەیە وەکو باسم کرد ئەگەر بەر بۆ ڕێخوێنەکان کەوت جێژ دەبی ئەگەر خوێن باش نەچوو بە تایبەتی ئەم دەمارەی ئەوە خوێن بۆ شادەمارەکەی ئەوە نیاوەی کە بڵێن بزانی ماوە یان مردووە یان قەستەرە دەکرێت بۆ ئەوانەی کە تووشی ژەڵتە دێن ئەگەر زەخت کەوتە سەر ئەوانە هێز و توانە زۆر کەم دەبێتەوە چونکە خواردن و ئۆکسیجین وەک پێویست ناکە بۆیە هیلاکبوونی زۆر هۆکارێکە لە هەمان کاتدا تەمەڵی زۆریش هۆکارێکە یعنی زیاد بەکارهێنانی کەم بەکارهێنانی وەکو یەک کاریگەری سلبی لەسەر بڕبڕەکانی مل دەبێت و نیشانەکانی تێدا دەکەوێت. زۆر باس لە واکن کەم دانەواندنە بۆ هۆی ئیتر مۆبایل بەکارهێنانەوە بەیان ببوونی شێوازی دانیشتنەوە بێت کە لە ئۆفیسەکان ئێستا خەڵک ئیشەکە مای 8 کات ژێرجارێتەوە لەسەر کورسیەکی ئیشێکت هەیە ئەمانە چ کاریگەریەکی هەیە تا چنێک کاریگەریەکان لەوێەوە دەست پێ ناکەن لە مناڵیەوە دەست پێ دەکەن لە پۆلی یەکی سەرەتایی کاتە ئەگەری هەیە لە مناڵێکەوە ئیتر تووشی ئەم گرفتانە ئەوە وردە وەنیە بۆکو عەرزم کردی هەمیشە لە سەدەوە نییە لە سفرەوە دەگەین بەرەو سەد لە پۆلی یەکی سەرەتاییەوە دەبێ مەمانان بچین بەسەر مەکتەبەکاندا بگەڕێن و مناڵەکان فێرکەین چۆن دانیشن دانیشتنی هەڵا هۆکارێکی سەرەکیە ئەنجا وردە بێتە سەر ئەو جانتایە کە هەڵدەگیرێ مناڵەکە شێوازی هەڵگرتنی جانتا و خوشکانیش تەماشا دەکەی جانتایەکی کردو بە لاشانیەوە 12 کیلۆشتی تێکردوێت کۆرەتۆریی بۆ بازار کاکە 2 کیلۆ تێکە جانتایەکی بچکۆلە بەدەستەوە بگرە یان هەندێک جار هەیە ئێمە لە بازارەوە شتێک دەخرین دەڕۆینەوە ماڵەوە هەمووی بەیەک دەساڵ گرتووە ئەویش وا دەکاتی بێ شانەکە خوار ببێتەوە پشتمان خوار ببێتەوە لە هەمان کاتیشدا ملیشمان لەگەڵی ڕادەکێشرێ بۆیە هەڵگرتنی شتەکان دەبێ بە هەردوو دەست بێ و دەبێت لە مناڵیەوە ببێ بنمونە شوفێرەکان دەچێت بۆ هەولێر باشە تا دەگەمە هەولێر 4 جاردا دەبەزم هەر بە دەوری سیارەکە دانێ دەستوڕێمەوە بۆی ماسوولکەکانی ملم ماسوولکەکانی پشتم تۆزێک بحەسێتەوە ئێمە هەڵەکانمان لە دوای لەدایک بوونەوە بەکار دەهێنین تا ئەو ڕۆژەی دەمرین کاتە خوێندێک خۆی درێژخایەنن کە لە دوجارە ئەبێتە گرفتێکی زۆر سەرەکی تیامانە وا دروست کراوە ئەم
بربڕانەی مل کە تێک نەچن بەڵام من دێم کاکە لاقی پیا لە جەشمی خۆی ناکرێت یان تەقاندن یەکێکە لە هۆکارانە یعنی مانەوەی زۆر بە هۆی ئەم مۆبایلەوە بە سیرکردنی تەلەڤیزیۆنەوە شێوازی دانیشتەکان لە ئۆفیسەکاندا هەموو ئەو هۆکارانە یارمەتی دەرێکی گەورن بۆ ئەوەی ئێش و ئازار و ناڕەحەتی لە شان و مل و سینگماندا دروست ببێ. کاک محەممەد لەسەر ئەو تەقاندنە هەندێک کەس خۆی گرتووە بەمەوە ئەڵێ هەتا شانم نەتەقێنم یان پشتم بۆ نەتەقێنن هەست بە ئیسراحەت ناکەم هەستەکەم هەموو جارێ ئەبێ بە خوتیانە ئەم کەسانە زۆر دووبارێکەنەوە مەترسی چییە؟ خۆی تەقاندن چییە؟ هەوایەکە لە بینی دووشتا دەردەچێت لە بینی فەقەرەکانە دەردەچێتە دەرەوە هەندێک جار هەیە ئەو تەقاندنە زەخت دەخاتە سەر کۆتایی دەمارە هەستیەکان تەبەن ئینسان کە ئێستا من کە تۆ دەرزێک لە خۆ دەدەی بەس بیدایەتەکەی ئازاری هەیە بۆ چونکە بەر نووشی دەمارە هەستیەکانی مرۆڤ دەکەوێت کە لە ژێر پێزدایە کە چۆ خوارەوە ئەو ئازارە نامێنێ ئیلا گەرمادەکەی تێ بکەینەوە مەسم لە نووشی دەرزەکەی ئەم تەقان نەژوایە سەری دەمارەکان بەنز دەکات بۆیە بۆ ماوەیەک ئازاری کەم دەبێتەوە بەڵام دەبێتەوە کارێک بۆچی بۆ کشانی ماسوولکەکانی مل یعنی هەموو کشانێک هەموو درێژبوونێک یان کوردبوونەوەیەک ناڕەحەتی بە فەقەرەکان دروست دەکات ئەم فەقەرەیە کراوە من ئاوا هاتوچوو هەڵسوکۆتی پێ بکەم کاتێک ماسوولکەکان درێژ دەبن ملم شۆڕ دەبێتەوە کاتێکیش گریش دەبێت ملم دەچێتەوە یەک هەردوو ئەم حاڵەتانە هۆکارێکن من خەڵکێکی زۆرم بینیوە من 49 ساڵە لە بواری چارەسەری سروشتی کار خەڵکێکی زۆرم بینیوە کە تووشی شەلەلی هەر چوارپەلی بووە لە ئەنجامی تەقاندنی مل یان لە ئەنجامی بەرکەوتەیەکە بەرفەخەرەکانی مل دەکەوێت بۆیە تەقاندن کارێکی هەڵەیە بۆ سڕبوونێکی کاتێ وەرە جوڵەیەکی ئەتیادی پێ بکەیانی بە نەرمی زۆر باشە کاک محەممەد وەکو زانین لایانی دەرونی کاریگەری لەسەر کارەکانی ڕۆژانمان هەیە لەسەر لایانی تەندروستیمان هەیە لەسەر ئەو خواردن و ئەو هەڵسوکەوت و چالاکیانە هەیە کە ئێمە ئەیکەین ئایا لایانی دەرونی فشار و وەروەها دڵەڕاوکەی کاریگەری لەسەر ئازاری شان و مل دەبێت بەتەکید دووغدا هەیە دەکەوێتە ئەم پشتی سەرەوە مەفروض و ئەرکەکەی ئەوەیە بۆ ڕێخوێنەکانی شان و مل بکاتەوە کاتێک کە تۆ فکرت مەشغوڵە ناکرێتەوە یعنی کە ناکرێتەوە یعنی خوێن باش ناچێت خوێن یعنی چی؟ یعنی گەیاندنی خواردن و ئۆکسیژین و هەڵگرتنەوەی پاشەڕۆکان خۆزە پاشەڕۆکان هەڵبگیرێتەوە ناڕەحەتی دروست نابێ بۆیە ئەوانەی کە هۆکاری ئەم ئێش و ئازار و ناڕەحەتیانەی لە شان و ملدایە لێی پرسە بڵێ ئەرێ سرد عیب نەبێ حەز دەکەی وەکو بخورێ وایە ڕاستن پێ دەڵێرە وەڵا هەر خێراخێرا پند دەستێکم تێدایەتی دەخورێ لەو حاڵەتانەیە کە فکر زۆر مەشغوڵە بە ئەکیدی سەری پێستی سەری نەخۆشەکە یان کەسەکە هەست بە خوران دەکات و وردە وردە ئەم ئێش و ئازارانە دروست دەبن لەشی ئینسان دوو بەشە باوە جەستەی یەکە لەگەڵ با بڵێن دەماغەکە هەر کامێکیان تێکچوو تەسیر دەکاتە سەر لایەنەکەیکە ئەو کاتێک کە تۆ فکرت بەژۆڵە ڕەنگە هەندێ هەڵسوکەوت بکەی یعنی زیاد بێ زیادە ڕۆی تێدا هەبێ زیان بە هەموو لەشت بگەێنێ نەکرد بە فەقەرەکانی مد بیرکردنەوەی زۆر هەموو خەفەتی زۆر هەموو ئەوانە هەیە بەڵێ تۆ تازیەکان دەبینی بەڕیز پاراسیتۆڵ دەخوات لەو سەرەوە بۆ ئەوسەر باس لە خەوتن بکەین شێوازی خەوتن و ئەو سەرین و ئەو جێگی کە تۆ لە سەری ئەخەوی کاریگەریەک لەسەر شانم دروستەکە سیرکە سەری ئینسان ئێرە بەرزە ناوشانەکە بەرزە لە نێوانی ئەم دوو بەرزیانەیە چاڵێک هەیە وانێ ئەم چاڵەی مل پشتی بۆ ئەوە کراوە ئەم چاڵە پڕکاتەوە ئێمە لە 90 کاتێک دەخەوین پشتیەکە لێرەوە بەرەو سەرە لە کاتێکدا مەفروض وایە لێرەوە بەرەو ناوشانمان بێ یعنی پشتیەکە ئەمە ئەگەر ملەکە بێ دەبێ لێرەوە بەرەو خوار بێ ئەوەندەی سەرمان لە بۆشاییدا بێ ئێمە بە پێچەوانەوە دایدەنین کاتێک من سەر دەکەمە سەر پشتیەک بڵێن ئەگەر بەو شێوە خراپەی کە دامنا مەسەن ئەمە ئەگەر ئاوا بکەین ئەگەر ئاوا دامنا ملم ئاوا دەچەقەیە بەس کە ئاوا خستمە بینی سەرم و بۆشاییەکەم پڕکردەوە نا ئیسراحەت دەبم ئەمە یەک دوو کاتێک دەخەوین لەسەر لا هەر کاتێک بخەوی لەسەر لا دەبێ ئەم قۆڵە نەچێتەوە ژێر خۆت مەبەستمەوەی قورسایی لەشت نەچێتەوە ژێری من کاتێک ئاوا پاڵ دەکەوم دەبێت دەستم فری بێ ینی بتوانم بە ئیسراحەت بخۆم دەستم بجوڵێنم کاتێکیش بەسەر دەما پاڵ دەکەوم
دەبێ ئەم دیوە و دیوە ملەکەم کەم یعنی هەر ناکرێ هەر لەسەر یەک لە بخەوێ هەرچەندە دروستترین خەو بەلای ڕاستدایە چونکە قورسایەکی کەمتر زەقێکی زیێ کەمتر دەکاتە سەر دڵ بە تایبەتی بۆ کەسانەی کە گرفتی دڵ و شتیان هەیە بەڵام لەگەڵ ئەوەشدا دەبێ هەڵسوکەوتەکانمان گونجاو بێ بەڕاست. زۆر باشە باسێک لە شێوازی دانیشتن بکەین. ئایا شێوازی دانیشتنی سەر کورسی و شێوازی دانیشتنی سەر زەوی بە چ شێوازێکدان بنیشین بۆ ئەوەی ئازار بە فەقەرەکانمان نەگات؟ وەڵی ئەوە لە خۆمەوە بۆ ئێوە بۆ هەموو خەڵک هیچمان نازانین باش دانیشین بەڕاستی. دانیشی بەڕێکی ئازاری پشت و ملت نەبێ دەبێ ئاوابی ملت فری بێت ینی بتوانانی بیژۆڵێنی. تۆ سێری خەڵک کە باوە لە 95 ئێمە پشتمان خوارە ئەم ناوشانە وەکو عەرزم کردی هەر لە مناڵیەوە نییە وردە وردە ماسوولکەکان ڕادێن درێژ دەبن کە درێژ بوو مەجاری ئەوەدا ئینسانەکە خوار ببێتەوە. بۆیە دانیشتنی ڕێکوپێک پارێزگاریەکی گرنگی بڕبڕەکانی پشت و ملەکە بە شێوەیەکی گشتی. ئێستا پاڵدانەوە هەیە لە دانیشتنامە کاریگەری هەیە شتێکی باشە زۆر پاڵ ئێنەوە زۆر پاڵ دەیتەوە کەم بێتە پێشەوە هەتووچە هەر وەکو یەکن یعنی وا کراوە من بڕبڕەکانی پشت و مل چۆنە ئاوا بێ بڕبڕەکانی مل ئاوایە وانە دەبێ من ئاوا بم یعنی ناچێ ناکری ئاوا زۆر شۆری کەمەوە ناکرێت زۆر بە بەندی و جوابی خەم ناشکری بۆ پشتیشەوە پاڵێکی پێوە بنێم دەبێ بارێکی وا هەڵگرم کە کەمترین قورسایی بچێتە سەر سەرم بچێتە سەر بڕبڕەکانی من و بچێتە سەر بڕبڕەکانی پشت. زۆر باشە چارەسەرەکان بۆ ئازاری شان و ملکیە ئەبێت بچینە لای دکتۆر چارەسەر بکەیان ئەگەر ئازارێکی کەممان هەبوو دەکرێت بە خۆپارێزیە گیان بە جۆرێک لە جۆرەکان لە ماڵەوە چارەسەر بکرێت. خۆپاراستن زۆر باشتر لە چارەسەری. ڕاستە خۆپاراستنەکە چییە ینی ئینسان بە بەردەوام دەتوانێت هەندێک تەمرینی بەسیط هەیە بیکە بە تایبەتی بۆ ئەو کەسانەی کە دانیشتنیان زۆرە کە سیرکردنی مۆبایل و یان بەکارهێنانی ئەنتەرنێتیان زۆرە بنمونە ئەمە ئاوا ڕێک دانیشتوم چەناکەم تۆزە بەرز دەکەمەوە وەکو سانیەژمێری سەعات زۆر بە هێواشی بلە بەبم لەکوێ ئازارێکم پێگەیش ئەوەستم بەس نایجەڕمەوە هەت پاڵێژیکەی پێوە دەنێم تاکو وەکو چۆن سەلامی نوێژە دەیتەوە تۆزی ئاوا دەیوەستێنم چۆن بە هێواشی بردم بە هێواشی ژاریشکە دیهێنمەوە دێخەمەوە لاکەی تریان باشە ئەجا زۆر بە هێواشی چەناکەم دادەگرم بۆ سەر سینگم تا حەدی ئازار و بەرزیشی دەکەمەوە تا حەدی ئازار بە دوای ئەو دادێم دەستەکانم زۆر بە هێواشی نەکبەتەکان ئێمە هەمووی فێرین یعنی فێری ئەوەین هەموو شتێک وەدەزانین بە قووەت دەکرێت نەخێر قووەت زەرەر دەگەێنە قازان دەگەن خۆڵەکانم ئاوا بە شێوەیەک هەستکەم ناوشانم نییە دەفەشانەکەم لێک دەدا باشە بەرزی دەکەمەوە بۆ سەرەوە لای دەگرمەوە خوارەوە ئەم تەمرینانە زۆر باشن تەمرینێکیکە بۆ ئەوەی دەموچاو و ملی ئافرەت تێک نەچێت هەر ئاوا دەستێکم دادەنێم لەسەر ئێرە زەختێکی تەواو لە دەستم دەکەم بە دەستیشم هەمان پاڵی پێوە دەنێم بەبێ ئەوەی ملم زۆڵێت تۆ ملا حەزە بکە ئەم ماسوکانە گریش دەبێتەوە ئەمە خاو دەبێتەوە ئەنجا بەعکسەوە بەلاشیکەدا ئەنجا بۆ پێشەوە بۆ دواوە هەمیشە ملی ئینسانەکە ماسوولکەکان بە گەشاوەی دەمێنن چ جوولۆکیان کەمتر تێدەچێت و وە باشترین تەمرینیشە بۆ بەهێزکردنی ماسوولکەکان. کاک محەممەد لە چ کاتێکا پێویست بەو چارەسەر سروشتیانە ئەکا کە لە سنتەرەکانن یان جیازە پێویستی پێیەتی ئەمان چۆن هەندێک جار هەیە دەچیتە ئەم سنتەری ئەیلاستەبیە بۆ ڕێنمایی داتێ هەندێک جاریش هەیە کە تێکچوو بێت کە تووشی ئینزیلاق بوو بێ کە گریژەکەی زۆر بێ کە سوانی بەڕەکانی ببێ دەبێت چارەسەری سروشتی بۆ بکرێەوە چارەسەری سروشتیش ئێستا وەسائلی زۆر تازە هاتوۆتە پێشەوە وەکو مەغناطیس تێرەپی هاتووە لێزەر هاتووە بۆی ئەم برینانە لە دیوی ناوەوە ساڕێژکە چارەسەری سروشتی بەم شێوەیە ناکە ئێستا ئێمە دەیکەین بەڕاستی هیچ کاتێک نابێت لە سەعاتێکم تر چارەسەری مرۆڤ بکرێت بە یەک جاریش تەواو نابێرە وەڵا هیچ نەخۆشێک من لە سنتەرەکەی خۆم هەر کەسێک بۆ بگرفتەکانی ئەژنۆی پشتی ملی بێت دەڵم دەرمانی ئازارشکێن بەکار بێنە بۆی تێبگەی وەزعەت بەرەو باشبوون چووە یان بەرەو خراپبوون چووە بەڕاستی و ماوەیەکی تەواویشی دەدەمێ لە دوای چەند ڕۆژێکی لە چارەسەری سروشتی ئینجا ڕاهێنانی فێر دەکەم ڕاهێنان بۆ ئەوە نییە چاک ببم بۆ ئەوەیە ماسوولکەکانم بەقوت بێتەوە جاریش کە توش نیێمەوە ئێمە کاتێک بیر لە ئێش و ئازار دەکەینەوە کە با بڵێن ناڕەحەتیەکانمان هەیە بۆیە زەروریە
بەڕاستی چارەسەری سروشتی ولا عملیاتیش باشترە و لە دەرمانیش باشترە. ئەگەر کەسێک تووشی ڕووداوێک بوو بێ زەختێکی زۆر بوو ئەمانە بە چارەسەری سروشتی یەنەوە سەرباری ئاسایی لە سەرەتاوە عملیاتێکی بۆ دەکرێت بەڵێ بۆ ئەوەی نەمرێ بە تایبەتی بۆ ئەوەی ئەو تەسیراتەی کە با بڵێن دەمارەکان دێکەنە سەر سیەکان بۆ ئەوەی تەنگە نەفەس نەبێت و ئەوانە لە دوای ئەوە چارەسەری سروشتی تاکە ڕێگایەکە بە تایبەتی ئەگەر تووشی ئیفلیجی بوو بەیانی قاچ و دەستەکانی لەدەستدا بێت. زۆر باش با باسێکیش لە مناڵ بکەین لە مناڵدا چۆن خۆپارێزەکانی بۆ جێبەجێ بکەین و چی بکەین بۆ مناڵەکانمان بۆ ئەوی تووشی ئازاری شان و من نەبن لە داهاتوودا. واللهی لە پێشەوە جارە پێش مناڵەکان بە خۆمان چاکەین بۆی مناڵەکانمان لاساییمان بکەنەوە. مناڵ دائیمە لاسایی گەورەکان دەکاتەوە باوە لە چاک لە خراپ لە خێزانێکدا ئەگەر خراپە بوو مناڵەکەش لاسایی دەکاتەوە ئەگەر هەڵسوکەوتێکی جوان بوو ئەوەش دەکات با ئێمە خۆمان ڕێکەینەوە و مناڵەکانیشمان ڕابهێنین بەو شێوەیە کە چۆن هەڵسوکەوت بکات چۆن دانیشێ چۆن پاڵکەوێ چۆن جانتاکەی هەڵگرێ لەسەر کورسەکەی چۆن دانیشێ ئەمانە زۆر زەرورین چکە تۆ بنیەتێکی جوان دروست دەکەی. بەڵێ دەست خۆش بە سپاس بۆ محەممەد یەک پێی ماوە فەرموو لە خزمەتتان ئێمە خەڵوەتگەی پیریمان هەیە کە بە تەقدیری من بێ ئینسافترین شتە من مناڵەکانم بۆیە بەخێو کردووە بۆی لە پیریدا من دزی و جەردەیی و خراپە و چاقەم کردو بۆی مناڵەکانم پێ بگە کاتێک من دەچمە تەمەنێکەوە فڕێمەدەنە خەڵوەتگەی پیری شتێکی بێویژدانانەیە بەڕاستی بۆیە من ئێستا بیرم لەوە کردوتەوە کە خەڵوەتگەیەکی عیلاجی بکەم. خەڵوەتگە عیلاجی چێداکی تۆ خەریکە دەکەوێتە سەر جێگایان خوانەکەران تووشی شەلەل بووە یان ئەو مناڵانەی کە تووشی شەلەل دەماغ بوون دایکەکەی بەسراوەتەوە من ئامادەم لە سنتەرەکەی خۆم لە سەعات 8 بەیانیەوە ئەم خەڵکانە وەرگرم پاچیان کەمەوە خواردنیان دەمێ بەردەوامش عیلاجتەبییان پێ بکەم کە ڕەنگە لە ماوەی 1-2 مانگدا بتوانێت جارێکی کە تەبیعی حاڵەتە تەبیعی خۆی وەربگرێتەوە و ئێوارەکەشی کە ڕۆیشتەوە ماڵەوە من بە ڕۆژەکەی 3-4 جار عیلاجتەبییم پێ کردووە ئەوەندە هیلاکم کردووە دەخەوێت تا بەیانی کەسیشی ئاج ناکە پێویستیشی بەوە نابێ بەڕاستی بیبەنە خەڵوەتگەی پیری بۆیە داوا لە ڕێگای ئێوەوە لە ڕێگای ئەم کەناڕی ئێوە داوا لە خێرخوازان دەکەم وەرن دەعمێکم کەن بۆ ئەوەی من ئەوە بتوانم لە ڕۆژێکدا 3 جار عیلاجتەبیئی بە نەخۆشەکە بکەم پاشی کەمەوە خواردنی بدەمێ خزمەتی بکەم بە مقابلی 20-25 دینار واللهی بیرم لە قازانج نەکردوێتەوە لەم بوارەدا ڕەنگە زەرەت بکەم بە داوا دەکەم یانی بەڕاستی مزگەوتێکی زۆرمان کردووە شتێکی باشمان کردووە واللهی ئەمە بۆ خوایە چونکە ئەو خەڵکانەی بابەجان من 49 ساڵە لەگەڵ خەڵکێکی بێدەست و قازدا دەسوڕێمەوە واللهی ئەوەی کچی نەبێت جارێ هەتیوە هەر خزمەت ناکرێت باشە شوێنێکی ئاوا بکرێتەوە خێر و چاکەیەکی باشە هەم بۆ دنیا و هەم بۆ قیامەت هیوادارم خێرخوازان ئیستیجابەیەکیان ببێ. دەست پێش خەرێکی جوانە سپاس بۆ ئامادەبوون لەگەڵمان سپاس بۆ زانیاریەکانت بە هیوای کە سودێکمان گەیاندبێت.